بە هیوای کاتەچی بە سوود خوێندکاری ژیر لەگەڵ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی. گەشتمە لاپەڕا 199 لێرەش گەیشتمە بابەتی ساغ بکەوە، بیر بکەوە گفت و گۆ بکە، پرسیاری ژمارە 1 ڕوون بکەوە چۆن چەند ڕێژەیەکی هاوتا دەدۆزیەوە. 2 ڕێ هەیە لۆ دۆزینەوەی ڕێژەی هاوتا. یەکەمیان ئەوەیە کە سەرە و ژێرەی ڕێژەکە یان کەرتەکە جارانی یان لێکدانی یان کەڕەتی هەمان ژمارە بکەم. ڕێی دووەمیش ئەوەیە کە سەرە و ژێرەی کەرتەکە یان ڕێژەکە دابەشی هەمان ژمارە بکەم. پرسیاری ژمارە 2 کامەیان باشترە، واتە کامەیان هەرزانترە. ئەوەی ڕاستی بی کامەیان هەرزانترە، کڕینی 12 کیلۆگرام شەکر بە 15,000 دینار هەرزانترە یان 20 کیلۆگرام شەکر بە 24,000 دینار. ئەوەی هەتا بتوانم بەراوردکەم پێویستە نرخی 1 کیلۆ شەکر بزانم لە هەردوو بار، بزانم نرخی 1 کیلۆ چەندە، واتە دەبی ئەمن 15,000 دابەشی 12 کەم هەتا نرخی 1 کیلۆ بزانم و 24,000 دابەشی 20 کەم. ئەوجا بەراوردکەم 15,000 دینار دابەشی 12 کەم، نرخی 1 کیلۆ شەکری ببینمەوە، لێرە دەکاتە 1 کیلۆ دەکاتە 1250 دینار، نرخی 1 کیلۆ گرام شەکر. ئەوە یەکەمیان. دووەمیان پارەکە چەند بوو؟ 24,000 دینار بوو، دابەشی 20 کیلۆگرام شەکر دەکەم. سفرەکان 1 سفر لە خوارێ 1 سفر لە سەرێ لا دەبم، چەند دەمێنێتەوە؟ دەکاتە نرخی 1 کیلۆ شەکر لێرە دەکاتە 24 دابەش 2 دەکات 12، 2 سفرەکەش دەینمە خوارێ دەکا 1200 دینار نرخی 1 کیلۆ شەکر. ئێستا ئەگەر بەراوردیان کەم 1200 بەراورد کەم لەگەڵ 1250 1200 هەرزانترە، کەواتە 20 کیلۆگرام شەکری بکڕی بە 24,000 دینار هەرزانترە لەوەی 12 کیلۆگرام شەکری بکڕی بە 15,000 دینار. هیچ ناتوانم بەراورد کەم هەتا نرخی 1 کیلۆگرام نەبینمەوە. ئەوجا بەراوردکردن زۆر ئاسان دەبی. ئەوجا بەراوردی 1200 لەگەڵ 1250 دەکەم، دەزانم کامە هەرزانترە یان باشترە. ئێستا بێمە لای پرسیاری ڕاهێنانی ئاراستەکراو بۆ هەر ڕێژەیەک 2 ڕێژەی هاوتا بنووسە. لێرە دیتنەوەی ڕێژەی هاوتا بۆ وێنە بۆ ژمارە 3 زۆر ئاسانە. دەتوانم دەست پێ بکەم بە دابەشکردنی سەرە و ژێرە بەسەر 2 چونکە دەبیتم بە بێمانەوە. دەتوانم ئەو کەرتەی بەدەست بینم کەرتی 4 دابەش 2 8 دابەش 2 4 دیسان دابەشی 2 بکەم سەرە و ژێرە 2 دابەش 2 دەکا 1 4 دابەش 2 یەکسانە بە 2، کەواتە 1 بەسەر 2 و ئەگەر ئێستا بیان نووسم ئەوها دەنووسم 4 بەسەر 8 یەکسانە بە 2 بەسەر 4، ئەویش یەکسانە بەیان هاوتایە لەگەڵ 1 بەسەر 2. هەروەها دەتوانم کەرتەکەی جارانی دووش بکەم ببیتە 8 بەسەر 16، بەڵام پێویست ناکە، تەنیا 2 بەسە.
لێرە هەروە دەتوانم سەرە و ژێرەی دابەشی 2 بکەم، کەرتەکە دەبیتە 3 بەسەر 5. دەتوانم جارانی 2 بکەم، سەرە و ژێرە کەرتەکە دەبیتە 12 بەسەر 20. دەتوانم جارانی 3 بکەم، دەکاتە 18 بەسەر 30. جارانی 5 بکەم، دەکاتە 30 بەسەر 50. دەتوانم ملیۆنان کەرت و ڕێژەی هاوتا دروست بکەم. لێرە سەرە و ژێرەی دابەشی 3 دەکەم، دەبیتە 3 دابەش 4. ئەو جارەی 3 دابەش 4 جارانی 5 دەکەم، سەرە و ژێرە دەبیتە 15 دابەش 20. لێرە سەرە و ژێرەکەی دابەشی 2 دەکەم، دەبیتە 5. 2 نابی ببورن چونکە 15 نابی، دابەشی 5 دەکەم، سەرەکە دەبیتە 2، ژێرەش دەبیتە 3. ئەو جارەی 2 3 جارانی 2 دابەش 3 جارانی 2 دەکەم، دەبیتە 4 بەسەر 6. ئێستا بێمە لای هەر ڕێژەیەک لەسەر شێوەی کرد بنووسە، پاشان تێکڕاییەکە بدۆزەوە. تێکڕاییەکە واتە لە 1، نەک واتە ژێرەکەی دەبی بکەمە 1. پرسیاری 7 150 خاڵ لە 10 جەولە لە 10 خول، واتە ئەمن وەکو ڕێژە بینووسم 150، ئەو هادەنووسم 150 لە واتە دابەش 10. ئەگەر بمەوێ ژێرەکەی بکەمە 1، دەبی سەرە و ژێرەی دابەشی 10 بکەم، یان تەنیا ئەو سفرەی لەگەڵ ئەو سفرەی لابم، دەبیتە 15. 15 خاڵ لە 1 جەولە، 15 خاڵ لە 1 جەولە. ئەوە تێکڕایەکەم دیتۆ تێکڕای 1. پرسیاری 8 20,000 دینار لە 4 کاژێر، ئەمن دابەش دەکەم 20,000 لە 4 هەتا خوارەیەکە ببیتە 1، ئەمن سەرە و ژێرەی دابەشی 4 دەکەم، خوارەیەکە دەبیتە 1، سەرێش دەبیتە 5,000 چونکە 20 دابەش 4 دەکا 5، واتە 5,000 دینار لە 1 کاژێر، نەک لە 4 لە 1. پرسیاری 9 90 وشە لە 2 خولەک. ئەگەر 90 وشە لە 2 خولەک بی، لە 1 خولەک چەندە؟ 90 لە 2 واتە دابەش 2، سەرە و ژێرەی دابەشی 2 دەکەم، دەکاتە دەبیتە 45 وشە لە 1 خولەک. پرسیاری 10 1000 دینار 4 پێنووس، سەرە و ژێرەی دابەشی 4 دەکەم، دەکاتە 250 دینار بۆ 1 پێنووس. 250 چکە 10 دابەش 4 2 دەمینێتەوە 20 دابەش 4 5 سفرەکەش دێتە خوارێ. ئێستا پرسیاری 11 210 کیلۆمەتر لە 3 کاژێر. 210 کیلۆمەتر لە 3 کاژێر، 210 کیلۆمەتر لە 3 کاژێر، سەرە و ژێرەی دابەشی 10 دەکەم، دابەشی 3 ببورن، دەکاتە 70 کیلۆمەتر لە 1 کاژێر، چونکە 21 دابەش 3 دەکا 7. 70 کیلۆمەتر لە 1 کاژێر، 5,000 دینار 8 کیلۆگرام. 5,000 دینار 8 کیلۆگرام، کەواتە 5,000 دابەشی 8 دەکەم، 50 دابەش 8 6 6 جاران 8 48 2 دەمینێتەوە 20 دابەش 8 2 2 جاران 8 16
4 دەمێنێتەوە 40 دابەش 8 دەکا 5 دەکاتە 625 دینار بۆ 1 کیلۆگرام. لێرە دەبی بنووسم دینار بۆ 1 یان لە 1 بۆ 1 کیلۆگرام. ئەوها دەبی بنووسم بۆ 1 کیلۆگرام. ئەوە تەواو بووم لەو پرسیارانەش دێمە لای ڕاهێنان و شیکاری پرسیارەکان ڕاهێنانی ئازاد. دیسان 2 ڕێژەی هاوتا بنووسە. پرسیاری 13 ئەمن لێرە سەرە و ژێرەی دابەشی 2 دەکەم دەبیتە 1/2 ئەو جاش سەرە و ژێرەی جارانی 3 دەکەم بۆ وێنە دەبیتە 3/6 جارانی 4 دەکەم دەبیتە 4/16 جارانی 4 بکەم دەبیتە 2 جاران 4 8/16. پرسیاری 14 لێرانە سەرە و ژێرەی ناتوانم دابەشکەم چیتکە بەڵام جارانی 2 دەکەم. سەرەکە دەبیتە 2 جاران 4 8 2 جاران 5 10 ئەو جارەی سەرە و ژێرەی جارانی 3 دەکەم 4 جاران 3 12 5 جاران 3 15. لێرە دەتوانم سەرە و ژێرەی دابەشی 3 کەم دەبیتە 1/3 دەتوانم ئەو جا سەرە و ژێرەی جارانی 2 بکەم دەبیتە 2/6. لێرە سەرە و ژێرەی دابەشی 3 بکەم دەبیتە 5/7. پاشان سەرە و ژێرەی جارانی 2 بکەم دەبیتە 10/14. وەکو دەبینن خوێندکاریژیر زۆر ئاسانە چونکە سەرە و ژێرەی کەرتەکە و ڕێژەکەی یان جاران یان دابەشی هەمان ژمارە دەکەم. تەنیا ئەگەر خشتەی لێکدان بزانی ئەوە دەتوانی ئەو پرسیارانە شیتەڵ و شیکارکەی. لێرە پرسیاری 17 سەرەی کەرتەکەی دابەشی 2 دەکەم دەبیتە 3 ژێرەکەش دابەشی 2 دەبیتە 8 ئەو جارەی سەرە و ژێرەی جارانی 4 دەکەم 3 جاران 4 12 8 جاران 4 32. لێرە سەرە و ژێرەی کەرتەکەی دابەشی 3 دەکەم 7/10 ئەو جارانی 2 دەکەم 7 جاران 2 14 10 جاران 2 20 یان جارانی 3 یان جارانی 5 بە کەیف خۆم. لێرە سەرە و ژێرەی جارانی 2 دەکەم 10/18 ئەو جارەی سەرە و ژێرە جارانی 2 دەکەم دیسان دەبیتە 20/2 جاران 8 16 36. لێرە سەرە و ژێرەی دابەشی 2 دەکەم دەبیتە 7/12 ئەو جارانی 3 دەکەم چونکە گەجارانی 2 کەم دیسان دەگەڕێمەوە ئەو کەرتەی دەبی کەرتەشکەوی جارانی 3 دەکەم 21/3 جاران 2 6 36 ئەوها. بەو جۆرەی خوێندکاریژیر توانیمان 2 ڕێژە و 3 ڕێژەی هاوتا بنووسین بۆ ڕێژەکانی کە هەمانە تەنیا بە دابەشکردن و لێکدانی سەرە و ژێرەی ڕێژەکە بە هەمان ژمارە. لێرە دێمە هاتمە کۆتایی ئەو لاپەڕێش 199 دێمە کۆتایی ئەوانەیە و لەوانەی داهاتوو باسی لاپەڕە چینوێ لاپەڕە 100 دەکەم هەتا ئەو کات هەر بژی.